ڕزگاری هەولێر کاک فرسات سۆفی کە مەبەستی پیرۆزبایی جەژن سەردانی مەڵبەندی سەی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. ئێمەش وەکو مەڵبەندی هەولێر زۆر پێخۆشحاڵ بووین و هاتنیوان بە هەنگاوێکی باش دەزانین بۆەوەی کەوە هاوکاری و تەبایی لە نێوان ئیدارەی هەولێر حکومڕانی هەولێر لەگەر حیزبە کوردستانیەکانەوانەی کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بەشدارن. ئەمە کارێکی پێویستە و بە تایبەتی لەم قۆناغی ئێستا کە قۆناغێکی ناسکە کە بە تایبەتی بۆ شاری هەولێر کە پایتەختی یاریمی کوردستانە پێویست دەکەم سەردانانە بە گەرم و گوڕی بەردەوام بیتن بۆەوەی کەوا یەکتر بخوێنینەوە ئاگاداری ڕووداوەکان بین و لە نزیکەوە جەنامی پارێزگار ئەو هەلومەرجەی کە لە حکومڕانی شاری هەولێر هەیە بگەینێتە حیزبە کوردستانیەکان و ئێمەش بۆچوونی خۆمان بە جەنابی ڕابگەینین و ئێمە هاوکاری یەکتر بین بۆەوەی کەوە ئەم قۆناغە کە قۆناغێکی ناسکە لە وەزعی شاری هەولێر لە وەزعی هەرێمی کوردستان بەیەکەوە بە تەبایی بە گفتوگۆ بتوانین تێپەڕێنین و بتوانین سەرکەوتوو بین لە ئیدارە. ئێمە خۆتان دەزان لیستی دووەمی لە پارێزگاری هەولێر، بەڵام ئێمە لە حکومڕانی هەولێر بەشدار نینە. بە کۆمەڵێک هۆکاری کە ئێستا قسەمان تیا کرد کە هەوڵ بدەین ئەم هۆکارانە بەلاوە بنین و سیستەمێکی تازە لە حکومڕانی لە شاری هەولێر بێتەکایەوە. ئومێد دەکەین جەنابی پارێزگار کە هاتووە لاپەڕەیەکی تازە بکرێتەوە لە حکومڕانی شاری هەولێر و لە ئیدارەداری شاری هەولێر. ڕەنگە ئەمەش کۆمەڵک پرسیتر پابند بی بەو مەسلەیە کە ئومێد دەکەین لە داهاتوو ئەمانە هەموو تاوتێ بکرێ و قسەی لەسەر بکرێتن. بەنسبەت کۆبنەوەی هۆرد و مەکتەبی سیاسی بڕیارە کۆبنەوە بکرێتن، بەڵام کات و شوێنەکەی ڕەنگە لە ماوەی داهاتوو گفتوگوی لەسەر بکرێت کات و شوێنەکەی دیاری بکرێت. بەناوی خۆم و برای بەڕێزم کاک دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر جێگری پارێزگار قایمقامی ناوەندی هەولێر زۆر سوپاسی بەرپرسی مەڵبەندی سێ کاک دکتۆر ڕێبوار و هەموو برادەران جێگرانی مەڵبەند و ستافی مەڵبەند دەکەین بۆ ئەم پێشوازیان. ئێمە ئەمڕۆ بەیاوەری ئەم شاندە بەڕێزە دەمانەوێت سەردانی لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگای هەولێر بکەین بە سەرجەم لایەنەکانیانەوە بەبێ جیاوازی. سوپاس و ستایش و تەقدیری ڕۆڵی ئەم بەڕێزانە بکەین ئەم لایەنان سیاسیانە کە ڕۆڵێکی گەورەیان هەبوو لە پشتیوانیکردنی ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەولێر لە ماوەی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بە ئێستاشەوە کە ئێستا ئێمە بەردەوامین. زۆر سوپاسی مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دۆست و لایەنگرانی یەکێتی دەکەین کە لە ماوەی ڕابردوو هاوکارمان بوونە بە تەئەکید و دڵنیاشین لە داهاتووش هەروەکو خۆشیان ڕایانگەیان هاوکارمانە بن.